شەف باش تەماشەوانی گەلێکی ژە بێگومان دناهژدا ڕۆماڵەمەدی تایبەت بێ لەسەر پرسێکی زۆر گەرینگ ئەوژی پرسی ژنان بە تایبەتتر کەیسی ژنان و کچانی شنگال ئەم کەیسە بەرەو چێ ڕۆیشت ئایا ئەم کەیسە لە چارچوەی هەرێمی کوردستان داماوە ئانفێلەن ئەم کەیسە بردوتە دەرەوە و کۆمەلگای نێودەوڵەتی لە مەترسیەکانی ئەم کەیسە ئاگادار کراوەتەوە ڕۆلی ژنان بە تایبەتی لە باشووری کوردستان لە ئێستادا لەم ڕەوشێکی ئێستا کوردستان تیا تێپەڕابێ لە هەمان کاتدا ڕوولی پەرلەمانی کوردستان لیژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەت لە پەرلەمانی کوردستان لە هەمان کاتدا ڕێکخراوەکان ئەو ڕێکخراوانەی کە بە فەرمی سەر بە حکوومەتن ئەو ڕێکخراوانەی سەر بە حەزابەکانن ئەو فۆرمە سیاسی لە کوردستان کە پەیڕەوە کرێت تا چەند ئەم فۆرمە سیاسیە لە چارچوەی خزمەتکردنی خەڵکی کوردستان و بەرەو پێشەوەبردننی کومەلگا بە تایبەتتر ژنان کە نیوەی کومەلگا پێک دێنن لە ئێستادا بێگومان ئەگەر سیرکەین لە باکوور لە ڕۆژاوای کوردستان ژنان وەکو پیاو شەڕاکەن وەکو پیاو سیاسەتەکەن وەکو پیاو سەرۆکی حەزبن و سەرۆکی شارەوانیوە تا دوایە حتا ئەم ڕنگدانەوە بێگومان زۆرترین وڵاتانی جیهان وڵاتە پێشکەوتەوەکانە لە پێکهاتە ئەساسیەکەی سوپای ئەم وڵاتانانە بێژگە لە هەموو ئاراستەکانی تر ژن ڕۆڵێکی تایبەت هەیە ئەگەر سەیری وڵاتێکی وەکو ئیمارات کەین کە ژنێکی تەیار یەکەم کەس بووە کە قەسفی داعش کردووە بوو لە باشووری کوردستانە ڕۆلی ئافرەت بەم شێوەیە نابینێت خەتای ئافرەتەکان خۆیانە کە ناوتانە بێنە پێشەوە ئیرادەیەکی وا دروستکەن کە فعلەن شان بەشانی پیاوان بتوانن خزمەتکەن ئان خەتای ئەو فۆرمە حەزبی و فۆرمە ئیداری و ئەو فۆرمە کومەڵاتیەکە لە کوردستانە جێبەجێ کرێت کە ڕۆلی ئافرەت خەفەکراوە تا دوایی ئەمە و چەندین پرسیاریتر ئێمە ئاراستەی دوو میێوانی زۆر بەڕێزمان لە ستودیۆ ئێڤار ئیبراهیم سەرۆکی لیژنەی دەکۆکیکردن لە ئافرەتان لە پەرلەمانی کوردستان هەروەها ڕازا و محمود فەرەج ئەندامی خۆری پێشووی پەرلەمانی کوردستان بەخێر بن. بەڵێ ئێوارخان ئێمە یەکەم پرسیار ئاراسی بەڕێستانەکەن بە تایبەتر لەسەر کەیسی ژنانی شنگال ژنان و کچانی شنگال زۆر مەسادەری هەواڵی هەیە ئەڵێن بە سەدان کێش هەیە ئەڵێن بە هەزاران کێ چیرۆکانی ئەم چیرۆکانە جارجار لە لەمە لەبەر جێهەر کەسێکێکەوێ چەندین جاریش وەفدی پەرلەمانی کوردستان سەردانی دەرەوە کردووە پێم وایە بەڕێستانیش سەردانی وڵاتی ئەڵمانیاتان کردبوو لەسەر ئەم کەیسە دوا زانیاریەکان لەسەر ئەم کەیسە چین زۆر سپاس کاگاکار سەرەتا سڵاو و ڕێزم بۆ پێشمەرگە قارەمانەکان دەنوێنم لە بەرەکانی جەنگ هەروەها سەڕووی ڕێز و نەوازش بۆ پێشمەرگە قارەمانەکان کە ئەوانەی شەهید بوونە لە بەرەکانی جەنگ لەگەڵ شەڕی تیرۆر لەگەڵ داعش هەروەها سڵاو و ڕێزم بۆ ژنانی کۆبان ئەو گریلە بەڕێزانە کە شانبەشانی پیاوان قارەمانەکە خەبات دەکەن لە پێناوی ئەوەی دیفاع لە خاک و وڵاتیان بکەن سەبارەت بە ئێمە وەکو پەرلەمانی کوردستان و لیژنەی داکۆکیکردن لە مافەکانی ئافرەتان دیارە ئێمە لە هەشتی سێوە لەگەڵ دروستبوونی ئەم ڕووداوە نەخوازراوە کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بووە ئێمە تووشی شەڕێکی گەورەی تیرۆر بووینەوە لەگەڵ داعش دیارە ئێمە وەکو لیژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەتان هەستمان بە بەرپرسیارەتی کردووە ئێمە لەگەڵ لیژنەکانی تر هاوشانەی لیژنەکانی تر سەردانی ئەم دەڤەرانەمان کردو بە دوواداچوونی تەواومان کردووە دیارە ئێمە سەرەتا سەردانی دەڤەری بادینانمان کرد لە نزیکەوە ئاگامان لە ئاوارەکان بووە بە تایبەتی لە خانکێ و لە شاریا و بە تایبەتی ئەو ئاوارانەی لە سنووری مەحافەزەی دهۆکن لە نزیکەوە ئاگامان لە کەسوکاری ئەم ژنانە بووینە بەداخەوە کە بەشێکی زۆریان لەلایەن هێزەکانی داعشەوە دەستیان بەسەر گیراوە و بەشێکیشیان لە مەنتیقەی مووسڵن لە ناو مووسن و بەشێکیشیان لە تەلعفرن و هەروە سەرڕای ئەوەی لە سنووری بادینان ئاواکراوە ئەوەشمان بیر نەچێتن لە مەنتیقەی جەلەولا و سعدیەش بەشێکی زۆر لە ژنان سەرڕای ئەوەی کە مێردەکانیان سەر بڕاون برا و باوکیان سەر بڕاون و سوکایەتیان پێکراوە ئەمە لە کورد بەڵێ لە هەموو لایەنەکان مەسیحی تێدایە شەبەکی تێدایە خوشکاری ئێزیدی تێدایە ئیسلامیشی تێدایە بەڵام کوردیشی تێدایە لە مەنتیقەی جەلەولا و سعدیە بەڵێ زانیاریتان لە بەردەستدا هەیە کە ڕێژی ئەو ژنانە چەندن ئێوە زانیاریتان هەیە لەوەیە کە ئەم ژنانە لە چین چون تەعامل لەگەڵ بکرێت داکو ئێستا لە هەرێمی کوردستان هیچ زانیارێکی تەواو نییە بەڵام بەپێی ئەو زانیاریانی ئێمە دەستمان کرد کەوتۆکو پەرلەمانی کوردستان و وەکو لیژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەتان بە ژن و بە منداڵەوە 4 بۆ 5,000 دەبێتن ینی ئەو ژنانێک کە ئینتیحاریان کردووە یان کوژراون یان لەلایەن هێزەکانی داعشەوە دەستیان بەسەردا گیراو یان ئەوانەی کە بزر بوونە تاکو ئێستا پێدەچێتن 4 بۆ 5 بێ بەڵام ئاماری دەقیق نییە هەنی بە هەزاران بەڵێ بەڵێ ڕەزاوخان وەکو ئەبینرێ داعش گڕوپێکی هاتووە تەنها تەمۆحی لە نەفتی کوردستان لە خاکی کوردستان داگیرکردنی خاکی کوردستان نیە
ئەو شوێنانە کە داعش گرتوویەنی یەکسەر ئەڕۆخێنرێ دواتر زۆر تەرگیز لەسەر مەسەلی شەرافە مەسەلی ناموسە هی کورد بێگومان کوردی شەمەیەکێکە لە هێلە سوورەکان لە دێر زەمانەوە تا ئێستا کوردێکە زۆر تەحەفوز بە مەسەلەی ناموس و شەرەف کردووە ئێستا داعش ئەمە بەکارێنێ وەکو حربێکی نەفسی وەکو داڕوخانی کەساتی کورد پێویستە لەمەیە بە تایبەتی ژنان چ ڕۆلیان هەبێت بەڵێ دیارە سەرەتا سوپاس بۆ بەرنامەکەتان خۆشحاڵم کە کەناڵێک بیری لەوە کردەوە ئەم بابەتە بە هەند وەربگرێ و قسەی لەسەر بکە بەداخەوە ئەوەی کە لە سەرەتای ڕووداوەکانەوە ئێمە لە ڕاگەیانەکانەوە بینیمان ئەوە بوو ئەوەندەی وەکو سەفقەیەکی سەحوفی و خەبەر گرنگیان بە بابەتەکە ئەیە ئەوەندە گیان بەلایەنە مرۆڤایەتی و لایەنەکەی ئەوەنە ئەیە کە ئەم خەڵکە ڕوبەڕووی چ تیرۆرێک بوونەوە دیارەوەکو خۆشت بەڕێزت ئاماژت پێات داعش هێزێکی تیرۆرستە مەبەستی ئەوە نییە کە شەڕێک لە بەرامبەرەکەی بکا و شەڕی دۆڕان و بردنەوە بێ نەخێر ئەو شەڕە لە بەرامبەر نەتەوەیەک شەڕە لە بەرامبەر لە ناوبردننی کولتور و زمان و ئاینی نەتەوەیەک بۆیە مەترسیەکانی داعش زۆر لەوە زیاترە کە ئێمە وا هەست بکەین ئەمە شەڕێکە و لە بەردەمی ئەوەیە تا چەند ئەتۆ هێزەکانمان ئەتوانێت ڕوبەڕووی بێتەوە ئەمە شەڕێکە دژی هەموو مرۆڤایەتیە مەترسی بەرامبەر هەموو مرۆڤایەتی بۆتەوە بەڵام ئەوەی کە بەداخەوە کارەساتە گەورەکە لێرەیە و هەمومانی تووشی شۆ کرد ئەوەیە کە ژنان بوونە زەحیە یەکەمی ئەم شەڕە ئەوەی کە بەرامبەر بە ژنان کرا ئەوەی کە بەرامبەر بە تایبەتی بەرامبەر بە کوردانی ئێزیدی کرا ئەمە لە هەموو پیاوانەکان دەرچوو دیارە ڕۆڵی ژنان لە چەند لایەکەوە ئیش لەسەر ئەم بابەتە کراوەکو ئاماژە پێیا سەرەتا هەمووان تووشی شۆک بوون بەڵام هەریەکە و لە ئەس بەرپرسیارەتی خۆی و هەستکردن بەڵام لە ئێستا دەکەم کە ئەم مەترسیانە بە جددینە و دیفاکتۆنەوە بوون ئەمری واخۆ جێبەجێکرێت لەسەر کورد لێرەیە چی بکرێت کە فێرەن ژنی کورد بە شێوەیەکی ئامادە بکرێت کە هیچ نەبێت دیفاع لە خۆی بکات کە هیچ نەبێت بزانێت کە وەکو پیا و تەعاملە گەلەکە ژیانی لە مەترسیدایە ئامادەکردنی ژن مەبەستم لەم ڕوانگەیە بەڵێ دیارە بەپێی هەموو ڕێکەوتنەکان ڕێکەوتنە نێودەوڵەتەکان و ئەوانەی کە لە نەتۆی گرتوەکان مستاقێتی درراوە ئەوەیە قەراری 25 کە لە هەموو شەڕەکانە ئەبێژن و مناڵ پارێزراو بن ئەمە لە ڕوویەکی ئەوە ڕۆکەی تری ئایا ژنانی ئێمە ئامادەکراون بۆ ئەوەی کە خۆیان پارێزگاری لە خۆیان بکەن نەخێر بەداخەوە کارەساتەکە ئەوەندە گەورە بوو نەکەر ژنان خەڵکی شنگال پیاوانی ژنیان توانی لە بێچەکیە خۆیان بەرگری لە خۆیان بکەن بەڵام ئێمە وەکو ژنان بەڵێ هەسمان بۆ مەترسیە گەورە کردووە و کاریشمان لەسەر ئەوە کردووە کە فعلا ژنان هەرچەنە هەمانە هێزی پێشمەرگەی ژنانمان هەیە و ژنانمان لە هەموو دام و دەستگایەک و مؤسساتێکی عسکەریە هەیە بەڵام کار لەسەر ئەوە بکرێت لە بەرنامەیدا هاتووە چۆن بکرێت ئەو ژنانە تەدریبیان پێ بکرێت ئەوانش بتوانن خۆیان لە هەر مەترسێکە خۆیان ڕوبەڕووی مەترسیەکانەوە خۆیان پارێزگاری لە خۆیان بکەن بەڵێ ئێوە کۆلیژنەی دەکۆکیکردن لە مافیا فراکان لە پارلەمانی کوردستان لە پێشترە هەوڵێکی زۆر هەبوو بۆی ئەم لیژنەیە لە پارلەمانی کوردستاندا دروست نەبێت کەواتە تەواجدی ئێوە وەکو لیژنەی پارلەمان ئەوەندە کاریگەری نەبووە کە هەوڵ بدرێ ئەم لیژنەیە نەمێنێ ئێمە بەداخەوە لەگەڵ دروستبوونی ئەو وەزعی کە لە هەرێمی کوردستان ڕوبەڕووی بۆەوە شەڕی تیرۆر لیژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەتان ئیسپاتی کرد کە ئەم لیژنەیە چەند زەڕورە دەبێ هەبێتن ئێمە وەکو لیژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەتان زۆرترین بە دوواداچوونمان کردووە بە تایبەتی لەگەڵ لە سەرەتای دەستپێکردنی ئەو دۆخەی کە دروست بووە ماندوونەناسانە پەرلەمانتارەکانمان بە تایبەتی ئەو ئەندام پەرلەمانانەی کە لە لیژنەی ژنانن زۆر هەوڵیاندا بۆیە من پێم وایە لیژنەی ژنان لیژنەیەکی زەڕورە حتمیە دەبێتن ئەم لیژنەیە هەبێت لە خولەکانی تریش کە ڕازاوخان پێشتر ئەندامی خولی پێشوو بۆ و ئەندامی لیژنەی ژنان بووە پێم وایە بەڵام بەداخەوە دیارە پێشتر ڕەئیەکە وابوو ژن مرۆڤە وەکو پیاوت هیچ جیاوازیەکی نییە ناکرێتن ژنان جیا بکرێتەوە بەڵام لەو قۆناغی ئێستای هەرێمی کوردستان دەکرێتن دەبێ ئەم لیژنەیە وەکو خۆی بمێنێتەوە ئێمە وەکو ژنان لە پەرلەمانی کوردستان کەمپینێکمان دروست کرد دەبێتن ئەم جارە ژنان ئیسپاتی بکەن لە پەرلەمانی کوردستان نابێ ئەم لیژنەیە هەڵبژێر کۆتایی پێبێت حسابی قانونی لێ بستێنرێتەوە دەبێتن ئەوەی جێی خۆشبەختانە ئەوەی جێی دڵخۆش ئێمە بەشێک لە ژنان کەمپینمان دروست کرد بە دەنگی بۆ دراوە دەبێ ئەم لیژنە حزوری بمێنێت و بمێنێتەوە لە کۆی ١
11 پەرلەمانتار کە ئەو ڕۆژی دابەشکردنی لیژنە هەمیشەیەکان بوو بەسەر پەرلەمانتاران زیاتر 93 یەکۆلیژنەی دەگوکێدن لە ژنانان ئەفراتان لە پەرلەمانی کوردستان بەسەوەیە سەردانی ئەو خەڵکانە بکەن و راپۆرت ڕەفەرگەن ئانتاچان گرنگە ئیش لەسەر ئەوە بکەن کە ژنی کورد بە شێوەیەک تەوعیە بکرێ کە هێدی داوای مافەکانی خۆی لە پیاو نەکە خۆی خەوان مافە مافەکانی خۆی بەکاربێنێ لە پێناو بەرژەوەندی خۆی و گەلەکەی کاگاکار ئەرکی ئێمە تەنها ئەوە نیەمە سەردان بکەین ڕاستە پەرلەمانتار ئەرکی ئەوەیە کاری مەدانی بکاتن زیاتر بچێتە ناو جەماوەەر ئاگای لە کێشە و مەشاکلەکانی خەڵک بێتن بەڵام ئەرکی ئێمە وەکو پەرلەمانتاران یاسا دەرکردنی یاسای باش بە تایبەتی ئێمە وەکو لیژنەی ژنان ئەرکمان ئەوەیە یاسای باش دەربکەین بۆی لە بەرژەوەندی ژناندا ئەم یاسایانەکاری پێ بکرێتن ئێمە دیارە وەکو لیژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەتان دیارە بەهۆی ئەو بارودۆخەی کە پێشتر معارەزە هەبوو لە ناو پەرلەمانی کوردستان ئەم جارە پەرلەمانی کوردستان بۆ ماوەی چەند مانگێک نزیک لە ساڵێک پەرلەمان دەست بەکار نەبوو هەروە حکوومەت نەبوونی مارزە لە ناو پەرلەمانی کوردستان ئیشکالێک دروست کردووە کە لەوەی کە خزمەتی خەڵک نەکێ یاسای باش دەربکرێت مەبەستم ئەوە نییە کاگاکار مەبەستم ئەوەیە ئێمە درنگ دەست بەکار بووین ئێمە تقریبان بۆ ماوەی 3-4 مانگە دەست بەکار بووینە یعنی لیژنەکانمان بە فعلی وەرگرتووە بەڵام بەداخەوە لەگەڵ دروست بوونی ئەم دەست بەکاربوونی ئەم لیژنانە و شەڕ ئێمە ڕوبەڕووی شەڕی تیرۆر بووینەوە بۆیە ئێمە وەکو لیژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەتان بە دوواداچوون بۆ هەموو کەیسێکی ژنان دەکەین یاسا دەردەکەین هەروەها ئێمە لە حاڵەتێکدا دەچینە شوێنی حەدەس بۆ نمونە ژنێک تیرۆر دەکرێتن ژنێک کۆتایی بە ژیانی دێتن لەلایەن کەسێکەوە ئێمە دەچینە شوێنی حەدەس حتا ئێمە لەگە بەڕێوەبەراتی پۆلیسی بە تایبەتی بنکەی پۆلیسی هەولێر ئێمە چەندجار چوین دێتە شوێنی حەدەس و چوینە کەشفی دەلالەمان کردووە لە کاتێک کە قاتل دێتن کە چۆن حەدەسەکەی لە ڕوانگەیەکی دیکێکمە پرسیارێکی ئەم پرسیارە لە ڕازاخان بکەین لە کوردستانە بێژگە ئەنجومەنی خانمان هەیە کە سەر بە ئەنجومەنی وەزیرانە چەندین ڕێکخراوی تر هەیە ئەحزابەکان زۆربەی ئەحزابەکان بەشی ئافرەتان هەیە بەڕێوەبەراتی توندوتیژی نهێلانی توندوتیژی بەرامبەر ئافرەتان هەیە پێت وایە ئەم هەموو ڕێکخراونە باسی ئەوەکەن کچێک ئاژنێک بێت مشکلە لەگەل هاوسەرەکەی چیە مافەکان تا چەند نزانم چا دوای ئان ئەمانە ئیش لەسەر ئەوەکەن کە فعلەن ژن تەوعیە بکێت لە ڕوانگە ئەساسیەکەیەوە بەڵێ دیارە هەموو ئەو مؤسسانە و بوونیان لە کوردستانە پێم وایە بەپێی قۆناغەکان جیاوازی هەیە و پێویستێکی سەردەمیانن دیارە هەموو ئەمانە ڕۆڵ و کاریگەری خۆیان هەیە ناتوانین هیچ لایەنێک هیچ ڕێکخراوێکی کە لە بواری ژنانە ئیژەکە هیچ ڕێژەی بووە لە چاسێکدا بە فێ نتوانیەتی خزمەتێک بکات بەڵێ لێرە ئێمە ناتوانین بەڕاستی ببینە ئەوەی کە ئایا خزمەتیان کردویانە هەمووی ئیش کاری خۆی کردووە هەوڵی خۆی یاوە بەڵام ئایا ئەو هەوڵانەی کە دراوە ئەو نەتیجەیە بۆ کە ئێمە ویستی ژنان بۆ ئیرادەی ژنان بووە ئەکرێ قسە لەسەر ئەوە بکرێت بۆ نمونە بەڵێ بۆ نمونە لە کەیسی ژنانی شنگالە ئەوەی کە ئیش لەسەر کراوە لەسەر ئاستی ئەنجومەنی وەزیران ئیشی لەسەر کراوە لەسەر ئاستی پەرلەمان ئیشی لەسەر کراوە لەسەر ئاستی ئەنجومەنی خانمان لەسەر ئاستی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بەڵام دەرئەنجامەکەی کووە ئەوەی چی کراوە بۆ ژنانی شنگال ئەوانەی کە ونبوون ڕفێنراون توانراوە ڕزگار بکرێن ئەی ئەوانەی کە ڕزگار کراون ئایا تا ئێستا چیان بۆ کراوە ئەو مؤسسانەی کە بەرپرسن لەوە بۆ نمونە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی تا ئێستا ئەوانی لە خۆیان گرتووە ئایا محاولەی تەهیلی کردوێتەوە وەزارەتی تەندروستی لە ڕووی دەرونی و تەندروستیەوە لێکۆڵینیوی بۆ ئەمانە کردو ئەمە پرسی گرنگە لەسەر مەسەلەی ژنانی شنگال کە ئەمانە کاریان چی کردووە هەوڵەکانیان چی بووە و ئەنجامی هەوڵەکانیان چی بووە یەکەم بەشێکی گشتی باسی پرسی ئافرەتانمان کرد مەسەلەی ژنانی شنگال لەمە یەکێکە لە تەورە ئەساسیەکان ئێمە کە خۆشت جاب دەتەوە کەرەم پرسیارە ئاراسی بەرزتان بکەین ئێبارخان ئێوە پێشتر کە لە پرسیارێکم ئاراسی بەرزتان کردبوو ئێوە سەردانی وڵاتی ئەڵمانیاتان کردبوو پەرلەمانی کوردستانی سەردانی هۆڵەندا کردبوو سەرۆکی پەرلەمانی کوردستان لەوێ چیتان کردووە کە ئەم کەیسە بە جیهانی بکرێت ئەوانیش بزانن کە لەم چارکێوەیە چێ گوزەرێ وڵی پێشەوە ئیزافەتەن بۆ قسەکانی خاتۆڕازا و من دەمەوێت پێشەوەی باسی سەفەرەکەی ئەڵمانیا بکەم دیارە ئێمە هەموو لایەک ئیشیان کردووە حکوومەت ئیشی کردووە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی کوردێتی حیزبە سیاسیەکان کەم تا زۆر ئیشیان کردووە ژنانی کەسایەتی ئیشیان کردووە بۆ ئەم کەیسە بەڕاستی ئەم کەیسە ئەم مەلەفەیەکی گەورەیە کەیسێکی تازەیە نابێ بە هیچ شێوەیەکدا بخرێت من بەڕاستی دەستخۆشی لە ئێوە دەکەم وەکو ڕازاوخان باسی کرد ئێوە دەبێ بەردەوام بن لەسەر ئەم کەیسە بۆیە ئێمە وەکو پەرلەمانی کوردستان دانیشتنیەکی نا ئاساییمان ئەنجام داوە
لە مانجی لە کۆتایی مانجیهش سەبارەت بەوەی دەبێتن چارەسەری بۆ کەیسی ژنان بدۆزرێتەوە چۆن باسی ئەوە خات و ڕازا و باسی ئەوەی کرد دەبێتن وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی خۆی ئامادە بکاتن بۆ کەیسی ژنان بەڵێ ئێمە لە ڕاستپاردەکان باسی ئەوەمان کردووە لەبەرەوەی ئەم ژنانە بوونەتە قوربانی دەستی جەنگ ژنانی شنگال دەبێتن لە ڕووی دەرونیەوە لە حاڵەتێکی زۆر خراپدان هەروەها لە ڕووی تەندروستیەوە لە حاڵەتێکی زۆر خراپدان لە کاتێکدا ئێمە چەند ژنێکمان وە هاتووتەوە چەند ڕاستپاردەیەکمان دەرکردووە لەم ڕاست تاکو ئێستاەوە خەریکە دەست پێ دەکاتن بەڵێ ئێستا چەند مانگێک ڕۆیشتە لە سەرۆزەکە ئێستا خەریکە دەست پێکە ئێستا بۆت باز دەکەم ئەگە دەرفەتم پێ بدەی دیارە ئێمە کە دەڕاستپاردەکان دەرکران پەلا حکومت لەگەڵ پەرلەمانی کوردستان ئەو بەتایبەتی ئەو وەزارەتانەی کە معنین بەتایبەتی وەزارەتی تەندروستی یان وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی دەستەی مافی مرۆڤ ئەو لیژنانی کە معنین لە پەرلەمانی کوردستان وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لیژنەی ژنان هەروەها لیژنەکانی مافی مرۆڤ تەندروستی ئەوانە چەند کۆبوونەوەیەکیان کرد بوو لە پەرلەمانی کوردستان بۆی دۆخێک دروست بکرێت لە ئێستادا ئەو ژنانە لە حاڵەتێکی زۆر خراپدان لە حاڵەتێکی ناتەندروستی ناتەبیعیدان ئەرکی حکومەتی هەرێمی کوردستان چی بێتن بەتایبەتی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی شوێنێکی تایبەتمەند هەبێ بۆ ئەو ژنانی لە حاڵەتێکدا کە ئەم ژنانە دێنە دەرێ چی بکەن خۆ ئەوان ناچن بچنە شوێنی شەڵتەر شوێنێکە ئەو ژنانێکە ڕوبەڕووی تونند و تیژی دەبنەوە لە شوێنی شەڵتەردا دەندرن لەبەرەوەی دەبێ ئەوانە شوێنێکی تایبەتیان هەبێتن شوێنێکیان هەبێ دکتۆری پسپۆری خەبیری پسپۆریان هەبێ بۆ چارەسەرکردنی دەرونی هەروەها لە ڕووی تەندروستیشەوە باش سەبارەت بە و سەفەرەی ئەڵمانیامان ئێمە دیارە بەشێک لە ژنانی باشووری کوردستان ینی پێش ئەوەی ئێمە بەناوی کەیسی ژنان سەرەتا نەڕۆیشتبوون ئێمە بانگەشت کرابووین وەکو هەریەکە و کەسایەتی خۆمان بۆ ئەوەی بچین تەجروبەی ژنانی وڵاتی ئەڵمانیا بگوازینەوە هەرێمی کوردستان بەڵام ئێمە بڕیارماندا حەوت ژن بووین کار لەسەر کەیسی ژنان بکەین باشترین دەرفەت بۆ ئێمەیە سەردانی پەرلەمانی ئەڵمانیا بکەین بۆ ئەوەی بتوانین کەیسی ژنانی شنگال لە نزیکەوە بدەین بە پەرلەمانی ئەڵمانیا بۆی قسەی لەسەر بکەین ئێمە سەردانی دۆسەردۆفمان کرد لەگەڵ پەرلەمانی هەرێمی کۆبووینەوە هەروەها دوای ئەوەی لەگەڵ ئەوان باسمان لە کەیسی ژنان کرد کە ئەوان لە بارودۆخێکی چەند خراپدان تاکو ئێستا لایەن هێزەکانی داعشەوە بە کۆیلە کراون دەستدرێژیان دەکرێتە سەر سوکایەتیان پێ دەکرێت دەیان کوژن دەیان بن بۆ نیکاح ئێمە بە تەفاسیل قسەمان لەسەر کەیسی ژنان کردووە و نامەیەکمان هەر ئەو کاتی نامەیەکمان ئاراستەی سەرۆکی حکوومەتی ئەڵمانیا کردووە دوای ئەوە ئێمە سەردانی ئەڵمانیا ببوورە سەردانی بەرلینمان کرد سەردانی پەرلەمانی فیدرالیمان کرد بە هەمان شێوە لەگەڵ بەشێک زۆری لە پەرلەمانتارەکان کۆبینەوە ئەوانوتیان ئێمە ئامادەین دانیشتێکی تایبەتمان هەبێت سەبارەت بەم کەیسە لەبەرەوەی ئەم کەیسێکی گرینگە دوای ئەوە ئێمە لە سەردانی وەزارەتی خارجی ئەڵمانیامان کردووە لەگەڵ بەرپرسی مەلەفی عێراق کۆبووینەتەوە لەگەڵ بەرپرسی ڕووداوە نەخوازراوەکان کۆبووینەتەوە بەڵێ ڕازاخوان لەسەر کەیسی ژنانی شنگال طبعا هەر کەسێک بچێتە ناو خەڵکی شنگال ئەگەر ئەمە مەسەلە دەرونیەکە بێ حتا کەسێک هەرخۆم لە نزیکەوە بینی کەسێک بوو لە خێزانی هەموو بنەماڵەکەی لەژێر دەستی داعش دەبوون هەر بەگریانەوە بە منوت دوێنێ ژن خوشکی من تەلەفۆنی بۆ من کردووە لە گەرکیچێکی دیکە خزمی خۆمان لە ناو داعشدا بوون خۆیان انتحار کردەوە وتی ژیانی ئێمە کۆتایەتەوە ئەمە بێگومان ئەمە بەس تەئسیر لەسەر ئەم ژنانە کە تەئسیر لەسەر خەڵکی شنگال بە شێوەیەکی گشتیە کە ئەوانەیە کە عیلان لەدەستەوە نازانم چی تا چەند گرنگێ بە شێوەیەکی گشتی ئیش لەسەرەوە بکەیت کە خەڵکی شنگال ڕەوشێکی تایبەتیان هەیە بەڵێ دیارە پێش ئەوی وەڵامی بەڕێز بمەوە حەزەکەم تعقیبێک بۆ ئەو مۆزوعی راپۆرتی پەرلەمان و ئیشی پەرلەمانی بەڕێز کە کاری لەسەر ئەم کەیسە کردووە دیارە راپۆرتێکیان هەبوو بەڕاستی ئەو راپۆرتێکی گشتگیر بوو پێم وا بوو بە تایبەت باسی لە مەسلەی ژنانی شنگال نکردبوو من راپۆرتەکەم بە وردی خوێنێتەوە لە بەشێکیا تەنها ئاماژە بەوە ئەکاڵێ هەزاران ژنی شنگال و کچانی شنگال ڕوبەڕووی ئەو حاڵەتانە بوونەوە دیارە ئەکرا پەرلەمان بەڕاستی ئیسیعانەی بە ئەنجومەنی دادوەری بکردایە و داوای لیژنەی تحقیقی بکردایە لەبەرەوەی ئەندامی پەرلەمان ناتوانێت لێکۆڵینەوە بکە ئیشی ئەوە نییە کە بتوانێت تحقیق بکە و هەروەها بۆ سەبارەت بە سەرۆکایەتی پەرلەمان کە سەفەری بۆ هۆڵەندا و هەموو ئەو وڵاتانە پێم وایە سەرۆکایەتی پەرلەمان ئەیتوانی کاری لەوە زیاتریش بکە مفاتەحەی هەموو ئەو دەوڵەتانە بکە کە هاوشێوە
ئەوەی ئێمە تەجروبەی ئێمەیان هەیە و جینۆسایدیان بەسەرا هاتووە ئەوانیش بتوانن لە ڕێگەی خۆیانەوە لیجانی مختص بنێرن و بتوانین ئەم کەیسە بە کەیسێکی جینۆساید بناسرێن و لەسەر هەموو ئاستەکان لیژنێکی پرۆفیشناڵانە کاری لەسەر کردایە سەبارەت بۆ حاڵەتانی کە بەڕێزت باست کرد دیارە ئێمە وەکو چالاکوانانی بواری ژنان لەگەڵ هاوڕێکانم کە لە سەرەتای ڕووداوەکانەوە کە ئێمە هەر تیمێک بوون لە لیژنەی ژنانی پێشووتریش کارمانە کرد بە ڕێزان شەونەمخان و گەشەخان و پەرێزخانی وەکو چالاکوانێکی کۆمەڵی مەدەنی سەردانی هەموو ئەو جێگایانەمان کردووە بەڕاستی حاڵەتەکانیشمان بینیوە یعنی بەداخەوە هەموو حاڵەتانشمان بینیوە کە خۆیان ڕایان کردووە یاخود ڕزگار کراون یاخود کڕین و فرۆشتنیان پێوە کراوە ئەمە حاڵەتێکی دەرونیە خەڵکی شنگال تا ئێستاش لە حاڵەتێکی شۆکان لە ڕووی دەرونیەوە وەزعیان زۆر خراپە ئەمانە کە سوکاریان زۆریان لەژێر دەستی داعشان و ئەو سیاسەتی تیرۆرە نەفسیەی کە داعش بەکارێنێ بەوەی ڕێگەیان پێ ئەیا مۆبایل بەکاربێنن پەیوەندی بە کە سوکاریانەوە بکەن پەیوەندی بە خەڵکەوە بکەن کە ئەوان لە چه حاڵەتێکی خراپە ئەژین بێگومان ئەمە من پێم وایە ئەمە مۆزوع ئەساسیەکەیە چی کراوە بۆ ئەوەی ئەو خەڵکانی کە لەژێر دەستی ئەوانان ڕزگار بکرێن ئایا بەڕاستی ئەمە بۆتە خەمی گەورەی حکوومەت و پەرلەمان و دیارە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ئەوەی کە پێیان کراوە ڕێپێوانیان کردووە یاداشتیان پێشکەش بە UN کردووە لە 24 نۆ ئەخیر ڕێپێوانی هاوبەشی نێوان ژنان و ئێزیدەکان خۆیان بوو بۆ بەردەمی UN کە ئەو یاداشتە جارێکی درا ڕێگایەک بدۆزنەوە بەڕاستی من خۆم ئەو لەو کاتە چوینە بەردەم قونسڵی ئەمریکی کە بەشێکی لەوە ڕێگە بۆ ئەوان مۆڵگەکانی داعش تۆباران ئەکەن و ئەیان کوژن بۆ ناتوانن ئەو جێگایانش ئێستا بەڕاستی ئاشکران کە سوکارەکە ئەزانن لەکوێن موقع جوغرافیەکە ئاشکرایە بۆچی بیر لەوە ناکرێتەوە لە ڕێگەی سەربازیەوە ڕزگار بکرێن ئێمە قسەمان لەگەڵ کە سوکارێ بەڵێ لە توانایاندا هەیە ڕزگاری بکەن بەڵام ئێمە قونسڵی ئەمریکا ئامادە نەبوو یاداشتەکەشمان لێ وەربگرێ و هەروەها ئەو کە سوکاری خۆیان کە ئێمە ئەو کە سوکارەیانمان قسە کردو خۆیان تەمەنای ئەو ئەکەن ئەو خەڵکە ئەڵێ با قەسفمان کەن ینی ئامادەن بژمرن ئەگەر یا ڕزگاریان ببێ یا خود بمرن لەو حاڵەتیان بەردەوام نەبێ تورکیا لە مووسڵ ئازاد کران بەڕاستی ئەوە مۆزوع ئەساسیەکەی کە منەمەوێت لێرە ئاماژەی پێ بکەم تورکیا لە پێناوی 49 بارمتەی خۆیان هەموو جۆرە سیاسەتێکی شەرعی و ناشەرعی بەکارهێنا بۆچی ئێمە ئەو هەموو ژنانەمان هەیە ئەو هەموو مناڵانەمان هەیە هەر لە گوێبیستی خۆیانەوە مناڵان جیا ئەکەنەوە تەمەەن تا 6 ساڵ لە 6 ساڵ بۆ 11 ساڵ واتە مناڵەکانیشمان معرەزن بۆ بازرگانی کردن پیانەوە ئەجا کچەکانمان ئەجا ژنەکانمان ئەجا بەتەمەنەکانمان ئەمانە هەمووی زمان حاڵی خۆیانن ئەمە خۆیان گێڕاویانەتەوە چەند شوێنێکیان پێ ئەەکەن بەپێی تەمەن دواتر بەپێی بەداخەوە من لێرەوە ئەم دەستەواژە بەکارێنم بەپێی جوانی و جاذبیەتیان ئەمانە هەمووی ئایا ئێمە بۆچی لە ئەس ئەو تاوانە گەورەیە تا ئێستا ئاوا بێدەنگین بۆ دەستەوەستانی بەڵێ ئەو شتانی کە ڕزاوخان نیشارەتی پێدا بێگومان ئەمە کاراساتێکی زۆر گەورەیە ئێمە کە هاو نیشتیمانی ئەم شتانە بێگومان احساسی هەر کەسێک خاوە کە سوکاریان تو بڵێ چۆن بێت پێت وایە مادەم حکوومەتی هەرێمی کوردستان وەکو ڕزاوخانەڵێ ئیرادە هەیە بتوانێت ئەم کەسانە ڕزگار بکە ئەن لەگەل تەحالوفی دووەلی لەگەل ئەمریکاوان تەنسیق بکە ئەو شوێنانە ئاشکران دەستنیشانکراون کە لێیان بدرێ ئێوە لەمە چیشتان کردووە لەگەل حکوومەت لەگەل لاینە پێندارەکە وڵی پێم خۆشە پێشەوەی وەڵامی پرسیارەکەت دەمەوە چەند ڕوونکردنەوەیەک سەبارەت بە قسەکانی خات و ڕازاو بدەم ینی بەڕاستی ئەگەر وابێتن لەگەڵ ڕێزم بێ ئینفسافیە ئەگەر باسی پەرلەمانی کوردستان بکرێتن پەرلەمانی کوردستان سەرۆکی پەرلەمانی کوردستان لە خولی چوارەم یەکەم جارە سەرۆکی پەرلەمان کاری مەیدانی بکاتن یان لە خانەقینەوە تا بادینان لەگەڵ ئێمە بووە سەردانی ئاوارەکانی کردووە سەردانی بریندارەکانی کردووە سەردانی سەرجەم ئەو شوێنانەی کردووە کە سەردانی هێزەکانی پێشمەرگەی کردووە لە بەرەی زەنگ باشە لایەکی تریش ئێمە وەکو پەرلەمانی کوردستان وەکو دەستەی سەرۆکایەتی وەکو لیژنەکان بە تایبەتی چەند لیژنەیەکی معنی لەگەڵ ڕێزم ئێمە دوو مانگ لە ئۆتڵە بووین بانگێکمان درێژ کردەوە مانگەکەی تریش ئێمە هەر خەریکی ئیشوکاری پەرلەمان داری بووین لەگەڵ ڕێزم بەشێک هەر لە کوردستان نەبووینە بەڵام بەشێک ماندوونە ناسانە کاریان کردووە ئیشیان کردووە ئێمە لەگەڵ بەشی زۆری قونسڵگەریەکان کۆبووینەتەوە داوامان کردیە بە تایبەتی
بە تایبەتی داوامان کردووە دەبێت چارەسەریەکی زوو بدۆزرێتەوە بۆ کەیسی ئەی بەرچبیان چ بووە ڕەزاخانە لە یادداشتی مەشلێمە هومەنمان کردووە چەندین جار ئەوان هاتوونەتە پەرلەمانی کوردستان ئێمە سەردانمان کردووە داوامان لێ کردوون دەبێت بە زووترین کات چارەسەری ئەوە بدۆزنەوە کە باسی راپۆرتەکەی کرد خات و ڕازا و ئێمە باسمان کردووە لە راپۆرتەکە حتمما لە ڕاست تۆ کە راپۆرتێکی تێر و تەسەل باز دەکەی لە مناقەشەی 13 سعات گفتوگۆ بەبێ و پەرلەمانتار ئیسراحەتێک بکەن لە سعات 11 بەیانیەوە تا 12 شەو لەوانەیە هەمووتان متابعەتان کردبێتن چەند ڕاستپاردەیەک دەرچووە کە دەنجی لەسەردراوەیەکێک لەوانە بۆ دابینکردنی شوێنی تایبەت بن بۆ ژنانی بێسەر و شوێن بێسەرپەرشتیار و ئەوانەی دوورخراونەتەوە لە کەسوکاریان و بۆ ئەوەی لە ڕووی تەندروستی و دەرونی و جەستەیە و چاودێری و چارەسەری بکرێت هەروەها دامەزراوەیەک دروست بکرێت لە لیژنە پەیوەندیدارەکان پەرلەمان حکوومەت یاریەم و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و بۆ بەدواداچوون و چاودێریکردنی ڕەوشی ئەو ژنانەی قوربانی دەستی جەنگن بە تایبەتی قوربانیانی تاوانەکانی دەستی داعش بە تایبەتی ونبووەکان بەبێ سەرپەرشتین و دەست درێژی سێکسیان کردوتە سەربەت دەبینی مەجموعەیەک بێ سەرپەرشتیارن منداڵ بە تەنها ماوەتەوە گەنج بە تەنها ماوەتەوە ژن بە تەنها ماوەتەوە بۆیە ئێمە وەکو پەرلەمانی کوردستان هەموو هەوڵێکمان داوە ئێمە سێ سەرۆکایەتی هەر یەکە بودجەیەکی تایبەتی خۆی هەیە ئێمە لەوەتی تووشی شەڕی تیرۆر بووینە لە کوردستان پەرلەمانی کوردستان بەشی زۆری ئەو بودجەی تەرخان کردووە بۆ ئاوارەکانی شنگال بەڵێ پرسیاری من زیاتر لەسەر ئەوەیە کە ئەگەر ڕێگایەک هەبێ ئەم خەڵکە ڕزگار بکرێت ئێمە هەوڵی زۆرمان داوە قسەشمان لەسەر ئەوە کردووە بەڵام دیارە هەندێک وەز ئەی ئەمنی هەیە مە ناتوانین ئێستا قسەی لەسەر بکەین کۆنتاکمان کردووە بۆ ئەوەی بە زووترین کات هەوڵ بدرێتن ڕێگە چارەسەریەک بدۆزرێتەوە ئێمە چەند ژنێک هاتوونەتە ئێستا 11 ژن لە بادینان هاتوونەتەوە بەڵام لەبەر بارودۆخی ئێستا بەشێکی زۆر بەشێکیان خۆیان خنکاندووە بەشێکیان ئێستا تەنها نزیکی 700 ژن تەنها لە یەکێک لە قاعەکانە بەڵام ئایا تۆ دەتوانی ئەو قاع بە ئاسانی بکێ و ژنەکان ئازادکەی ئەوە شەڕی هێزی پێشمەرگەی دەوێت پێویستی بە چەک و تەقەمەنی باش هەیە پێویستی بەوەی هێزی پێشمەرگا هەوڵ بدات ئێستا تەحالفی نێودەوڵەتی هێزی پێشمەرگی کوردستان بەشێکە لەو تەحالفە نێودەوڵەتێک ئەمریکا سەرپەرشتێکە لە دژی داعش و بە یەکێکی تەنها هێزی پەژاییە هێزی زەمینیە کە شانبەشانی هێزا و پەیمانەکان شەڕەکە علاقاتێکی باشە دامێکی باشی دووەلی هەیە بۆ هەرێمی کوردستان ئەی ناکرێت لە چارچێوەی ئەم دەعمەیە هەرێمی کوردستان زەخت بکە کە فعلەن ئەمەش بکرێت بەڵێ ئێمە وەکو پەرلەمانی کوردستان زەختمان کردووە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانیش زەخت بکەن بۆی پێت وایە نەکردووە بڵێ پێت وایە نەکردبێت پێم وایە کردویانە حکوومەتیش بەڵام دەکرێتن زیاتر بیکەن بەڵێ بەڵێ ڕەزاوخان کەر بین لە ئاڕاستێکی دیکە قسە بکەین مەسەلەی ژن کە لە بیداتی بەرنامەکە ئیشارەتم پێدا لە باشووری کوردستان ڕۆڵی ژن وەکو پێویست نییە ئێوە لە پەرلەمانن ئەبنە سەرۆکی لیژنە لە ئەمانکەدا بوو 21-22 ساڵ لە حکومڕانی تا ئێستا ژنێک نەبووتە سەرۆکی پەرلەمان ژنێک نەبووتە حتا سەرۆکی حکوومەت سەرۆکی حەزبێک ئەگەر ئێستا لەناو کابینە هەشتە مابزانە بەسێک ژن هەیە وەزیر بێ ئەمە بچێ گەڕینەوە بەڵێ دیارە ئەمە ئەم بابەتە هی ئێستانی ئەمە سەردەمانێکە ژن و هەوڵەکانی ژن وەجێگرتنەوەی خودی ژن خۆی لە هەموو دەسەڵاتەکانە لە دەسەڵاتی دادوەری بێ یاسادانان بێوە لە دەسەڵاتی حکومڕانی تەنفیزی بێ قسەکە لەسەر ئەوەیە ئایا ئێمە هەمومان ئەزانین لە باشووری کوردستان ئاراستەکان بەڕاستی ئەحزابە و بەرنامەی ئەحزابە و فکری ئەحزابیشە تا چەند ئەم حیزبانە بڕوایان بە ژن و بە توانای ژن و بە ڕۆڵی ژن هەیە بەداخەوە بە تایبەتی لە تەشکیلەی ئەم کابینەیە ئێڤارخان ئاگادارە زەختێکی زۆر دروستکرا لەلایەن ژنانی سەرکردایەتی ئەحزابەکانەوە لەلایەن ژنانی چالاگوانەوە و لەلایەن کۆنفرانسێکیش کرا بەسەر پەرشتی ئەنجومەنی خانمان کە داوا کرا داوا لە ئەحزابەکان کرا ئەم لیژنەیە سەردانی هەموو حیزبەکانی کرد مەکتەب سیاسیەکانی کرد کە بۆچی ڕۆڵی ژنی ئایا ئێمە ژنی بێتوانامان هەیە ژنی خاوەن ئەزمونمان نییە یعنی بۆچی پرسەکە لە چییە بەداخەوە من پێم وایە
ئەم دابوونەریت و ئەو کولتورە ئەو عقلیە ئەو فۆرمە سیاسی لە کوردستان هەیە ینی ئەمەش بەشێکی لەم هەڵانە ناکەوێتە سەرشانی ئەوان کە نیوەی کومەڵگە بەم شێوەیە تەمیشکراوە بەم شێوە ئاراستەکراوە کە هیچ کەلکی نەبێت و هیچ ئیسیفادەی نەبێت و ئەوانی شەک و پێویستڕۆی خۆی نەگەێت. ئێمە بۆ گشتگیری ناکە بە پراوێز خراوە تەهمیشکراوە بە شێوەیەکی گشتی نەخێر ژنانمان هەیە لە هەموو مؤسسات و لە هەموو لاستێکی بەرزنەوەکو بڵێ ئەگەر لە ئاستێکی بەرزی شابێ ژمارەیان زۆر کەمە. بەداخەوەکو پێم وتم ئێمە وەکو ژنانی هەموو ئەحزابەکان هەموو ڕێکخراوەکان پێم وانە لەسەر ئەو مەسەلە هەمومان کۆکین و هەمووشمان داوای ئەوەمان کردووە کە پێگەی ژن وەکو خۆی ڕۆڵی پێ بدرێ وەکو ژن پێگەی خۆی سەرۆکایەتی پەرلەمان لە ماوەی ئەم چەند ساڵەیە بەڕاستی هەر دەستەکە نەک سەرۆکی پەرلەمان هیچ کاتێک نەجێگرەکەی نەسکرتێرەکەی ژن بەس لە ئێستا دابزانم سەرۆکی فراکسیۆن هەیە پێشتریش سەرۆکی فراکسیۆنمان هەبووە پێشتریش سەرۆکی فراکسیۆنی گۆڕان و کوردستانی هەردووکیان ژن بوون بۆ ماوەیە گۆ پێشتریش فراکسیۆنی سەوز لە خولی دوا هەر سەرۆکی بۆ ئێستاش هەر فراکسیۆنی یەکێتی لەم کاتەشا سەرۆکی فراکسیۆنەکەی هەر ژنە. ئەمە بەڕاستی بابەتێکە زۆر وەکوتی زۆر لەگەرم بابەتە ئێوارخان کابینە هەشت هەندێک پەرلەمانتار هەبوو حتا دەنگیان بۆ نەدەبوو لەسەر ئێعتیرازیان لەوەی کە بوو ژن بەشداری کابینە هەشت نەکردووە هەبوو ئەم بۆچە گێڕێتەوە فعلا لە پێنا ئەو بوان قەنعاتی بە کابینەکە نەبووە نەنا هەرەوەی کە ڕازاو خەم باسی کرد دیارە ئێمە دەمێکە هەوڵی ئەوە دەدەین چۆن لە دەسەڵاتی تەشریعی ڕێژەیەک بۆ ژنان دانراوە کە ئێستا پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی پارێزگاکانە بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان لە دەسەڵاتی تەنفیزی لە سەرجەم دام و دەستگاکانی حکومە لە سەرجەم جۆمکەکانەوە ژن هامش کراوە کە لە کاتێکیشدا ژنانمان زۆر بەتوانان زۆر بە کەفاەتن دەتوانن سەرکەوتوبن بە تایبەتی لە بواری ئیداری لەوانەیە ئەگەر لەگەڕ ڕێزم بۆ برا وەزیرەکان جاری وها بۆ پیاوێکە بۆ لە چەند کابینە وەزیر بۆ من نەمناسیوە بەڵام ژنێک ئیسپاتی وجودی خۆی هەتا پیاوە بۆ لە کابینەی یەکەمی حکوومەتە سەهر لە وەزارەتدا و دووبارە و سێبارە و سەدبارە دەکرێتەوە بالضبط ئێمە گرفتی ئێمە لە چی بوو دیارە ئێمە سەرەتا لە کابینەکانی تر لە خولەکانی لە کابینەی 5 و 6 ئەوانە باشتر بوو لە حوت بوو بە یەک ژن ناویان لە نابوو تاقانەکەی حکوومەت یاریمی کوردستان ئێمە دوور ئیجتیماعی سیاسی و حیزبی سەرجەم ژنانی حیزب و لایەنەکان لە دیارە لە هەفتەی شوبات ئێمە گروپێکمان دروست کرد بوو لە سەرجەم حیزب و لایەنەکان بناوی گروپی ئاشتی ینی کار دەکەین بۆ هەر کارێکی ینی هەر ڕووداوێکی تازە بێتە پێشەوە کارمان دەکرد و لە ئیجتیماعی سیاسی و حیزبی بۆیە ئێمە نامەیەکمان ئاراستەی لایەنە سیاسیەکان کرد بە هاوکاری لەگەڵ ئەنجومەنی خانمان بەڵام بەداخەوە بەشی زۆری لایەنەکان گوێیان لە ئێمە نەگرت ئێمە وەکو ژنان لە پەرلەمانی کوردستان لەبەر ئەوەی تۆ تەماشا دەکەی بەس لە 21 نۆ خەڵک دەنجی بە ژنان داوە 5-6 ژن بە دەنجی حقیقی خۆی بۆ مەسەلەی کۆتاشەیە ئێستاش بەکارێنێ بەبێ کۆتا 5 ژن لە پەرلەمانی کوردستان بەبێ کۆتا خەڵک دەنجی پێداوە کەواتە خەڵک وای هەستی کردووە کە ژنان ئیرادەیەکی بەهێزیانەیە بتوانن نەک حکوومەت بەڕێوە بن سەرۆکایەتی هەرێم بەڕێ بن پەرلەمان ئیجازە ئەگە بووی کاتمان زۆر کەمەوە تەواوی بکەم بۆ ئەوەی تەواوی بکەم ئێمە وەکو ژنانی پەرلەمانتار یاداشتێکمان ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان کرد و هەروە یاداشتێکیشمان ئاراستەی لایەنە سیاسیەکان کرد بە زووترین کات چاوپێخشانەوەک بە ناوی کاندیدەکان بخشێنەوە بۆی لە جێ پیاوەکان ژنانماندا بنێن بەداخەوە گوێیان لێ نەگرتین ئەڵێن نێوار دەنگی بە کابینە هەشتم نەداوە یەکێکی بوو بەڵێ بۆ پڕی قەنەعەتەوە دەنگم پێی نەداوە لەبەر تۆ ناکرێ لە هەرێمی کوردستان تۆ لە کۆی 19 وەزارەت بیکێ وەزارەتی هەموو بۆتەوە حکوومەتی هەرێم بۆتە حکوومەتی پیاوان بەڕاستی ئەم هەرێمی پیاوانە پیاوان بەڕێوەی دەبن بۆیە من قەنەعەتم پرسیارمان بۆ تۆ وەکو ئێوە وتی ئەو فۆرمە سیاسی لە کوردستانە سەبەبەوە بۆ کە بەم شێوە بێ ئێوە کە دەردەکانی خۆتان نەزانن ئێوەش ئەزانن بێگومان ئینسان دەردێکی بزانێت دکتۆرێک توانێت چون دەرمانیش کە ئاسانە بێرەگە دەرمانکردن بووی ئەم هەموو مەشاکلانە هەیە لەسەرەوەی کە ئافرەت نەتوانێت ڕۆڵێکی ڕاستەقینە ببینێ ئەی ئێوە پێکەوە پێویستە چی بکەن بۆەوەی ئافرەت لە کوردستانە وەکو باکۆڵ و ڕۆژاوی کوردستان ڕۆڵێکی ڕاستەقینە بێنێ لە هەموو کایەکانە بەشداری هەبێت بەڵێ وەڵی پێش وەڵامدانەوە دیارە ئەو بابەتێکتان باس کرد مەسلەی ئەوەی کە لە هەموو مؤسسەکانە هەر لیژنەی ژنان لە خولی سێمی پەرلەمان ئەو پرۆژەی ئاراستەی حکوومەت کرد کە چۆن
ئەو نسبەیە لە هەموو مؤسسەکانە جێگەی بگرێتەوە سەبارەت بۆ فۆرمە سیاسی کە لە هەرێمی کوردستانە بەڵێوە لە باشووری کوردستانە دیارە ژنان هاوڕان لەسەر ئەو بابەتە لەگەڵ هەموو بیر و باوەڕە جیاوازەکان و ئینتیما سیاسی و مەدرسە فکرەکانە بەڵام لە مەسەلەی ئەوەیە کە باشترین نمونەش ئەو لیژنەی ئاشتیە ئەو هەموو ئەو ژنانەی سەرکردایەتی و ئەنجومەنی سەرکردایەتی و بەداخەوە مەکتەب سیاسیشمانی نەکرد لە ئەوەکانە ژمارەی لەلای ئێمە هەر تریش ڕۆڵێکی تەشریفاتیان هەیە زۆر کاریگەری پێم وانە ڕۆڵی کاریگەری خۆیان هەیە و بەتایبەتیش لە چارچێ حزبە لە دەرەوەی حزبی شارۆڵی کاریگەری خۆ ئەو لیژنەی ئاشتەواییە هەموو ئەو ژنانن کە ئێمە ناکرێ بەڕاستی ڕۆڵیان پەراوێز بخەین ژنانێکن هەوڵیان ناوە لە سەرۆکی هەرێمەوە بۆ هەموو لایەنەکان ئەمە خەمێکی گەورەیە ئەمە کاری زۆر ئەوێ و پێم وایە لەو بابەتەیە ژنان هەمویان کۆکن لەسەر ئەوەی کە ئەبێ بەڕاستی ئیشی لەسەر بکرێت ئەو فۆرمە سیاسیە کە لە بەسەرابێت بەڵێ ڕازا و محمود فەرج ئەندامی خۆلی پێشی پارلەمانی کوردستان هەروەها ئێواری براهیم سەرۆکی لیژنەی دەرکۆکیکردن لە ئافراتان لە پارلەمانی کوردستان زۆر سوپاس گێرە کاتێکێکم بۆ پرسێکی فراوانە زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان بەڵێ بەرزان تا ڕووماڵێکی تر بابەتێکی تری گەرمی ڕۆژە گوتوبێش لێرە لە ستودیۆی نارتی قسەی لەسەرکەن هەر شاد و بەختەوەر بێت.